هاتووەتە دوکانێکی گوڵفرۆشی تاوەکو گوڵ بۆ هاوسەرەکەی بکڕێت. سەفین ماوەی ساڵێکە هاوسەرگیری کردووە. چەپکێ گوڵی سوور کە هێمایە بۆ ڕۆژی خۆشەویستی بە دیاری دەبات بۆ هاوسەرەکەی و بە وتەی خۆی لە ڕۆژی خۆشەویستیدا دووپاتی دەکاتەوە کە نەک تەنها ڕۆژێک بەڵکو هەموو ڕۆژێک خۆشی دەوێت. ئەمڕۆ کە ڕۆژی خۆشەویستیە هاتووم چەپکێ گوڵ بۆ خێزانم کڕم. ئەو خۆشەویستی ژیانی منە، نەگەم ڕۆ ئامادەم هەموو ڕۆژێک بۆی کڕم. بەقەی هەموو دنیا خۆشمێ. کۆسەڵانیش کە ماوەی 6 ساڵە کاری فرۆشتنی گوڵ دەکات. دەڵێت ئەم ساڵ خواستێکی زۆر لەسەر گوڵە باخی سوور و دیاری جۆراوجۆر هەیە. وەک ئەو دەڵێت هاوڵاتی هەبووە بە بەهای 6500 دۆلار چەپکە گوڵە باخی سووری بردووە. کۆسەڵان نایشارێتەوە کە هاوڵاتیش هەبووە بۆکسی تایبەتی کردووە بە دیاری بۆ خۆشەویستەکەی کە پشتێنی لیرەی زێڕی تێدا بووە کە بەهاکەی زیاتر بووە لە 40,000 دۆلار و بەهای بۆکسەکەش 1000 دۆلار بووە. ساڵانی پێشوو ماکسیمەم تا 3500 دۆلار ڕۆشتین، بەڵام ئەم ساڵ هەفتەیەکە داوا کراوە بۆ ئەمڕۆ یەک کەس بای 6500 دۆلار چەپکە گوڵی بردووە. گوڵە باخی سوور. ئەم بەیانیش بڵێن هاتبێتینە دوکان بەیانی زوو دوو بۆکسمان کردووە، یەکی بای 1000 دۆلار بووە، پشتێنی ئاڵتوونی تیا بووە، ئەویش بای پشتێنەکان چێتە 4 دەفتەرنی بۆ 5 دەفتەر پشتێنەکان بای ئەوە نەبووە. ئەم گوڵفرۆشەش دەڵێت لە ڕۆژی ڤالانتایندا گوڵی سوور و ورچی سوور و دڵی سوور زیاتر داوا دەکرێت. هەر بۆیە ئەمانیش بۆ ئەو ڕۆژە زیاتر ئەو جۆرە دیاریانە دەهێنن. لەم ڕۆژە زیاتر ڕەغبەت لەسەر گوڵی سوور یان دیاری هەدە سوورەکان یان بڵێن ئەو شتانی کە بابەتی سوور نەچێت بەلای ڕۆژی خۆشەویستیە باشە. مام لە ڕۆژان یاسایەمانە بەرچاو ناکەون بۆنە کەمتر شتی سوور داواکرێ گوڵی سوور داواکرێ، زیاتر بابەتەکانی بۆ نەوڵێن بێرزدێت میلادە بێبی شاورم بابەتانەمان زۆرترە لە ڕۆژان یاساییە، بەڵامتر لە ڕۆژی ڤالانتاینە گوڵی سوورە بابەتە سوورەکانە باڵۆنی دڵی سووریان ئەم بابەتانە سەرفیاتیان زیاترە. ڕۆژی 14 دوو لە جیهاندا بە ڕۆژی خۆشەویستی یاخود ڤالانتاین ناسراوە. لەو ڕۆژەدا ئەو کەسانەی کەیەکیان خۆش دەوێت گوڵی سوور و دیاری تایبەت پێشکەشی یەک دەکەن و دووپاتی خۆشەویستیان دەکەنەوە و پەیامی خۆشەویستی بە یەک دەگەیەنن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.